دوای چەندین مانگ لە داخستن بەهۆی کۆڤید-19ەوە ڕۆژی شەممە ڕێگەدرا دەرەوەی چێشتخانە و باڕەکان لە بەلجیکا بکرێنەوە. بەڕوونی دیار بوو زۆرینە لە پایتەختی بەلجیکا بە گەڕانەوەی ژیان بۆ سروشتی خۆی زۆر دڵخۆش بوون. ئەمە سەرەتایەکی نوێی ژیانە لێ بێبەش بووین کە دەبینین بە بەراورد بە چەند مانگی ڕابردوو تێیدا بووین خۆشەویستانمان بۆ جارێکی دیکە لە دۆخێکی باشتر و مرۆڤانەتردان. ئەمە سەر لە نوێ ژیان دەکاتەوە ناخمان. لە هەمان کاتدا یەکێتی ئەوروپا ڕۆژی شەممە لە ڕێگای بڕیاردان لەسەر درێژکردنەوەی گرێبەستێکی گەورە بە بڕی 1.8 ملیار ڤاکسین هەتا ساڵی 2023 پشتیوانی خۆی بۆ ڤایزەر و تەکنۆلۆژیای ڤاکسینی کۆڤید-19 نوێ دووپات کردەوە. گرێبەستە نوێەکە کە بە کۆی دەنگی ئەندامانی وڵاتانی یەکێتی ئەوروپا پشتیوانی دەکرێت تەنها بە بەرهەمهێنانی ڤاکسینەکان پابەند نابێت، بەڵکو و جەختەکاتەوە هەموو پێکهاتە بنەڕەتیەکانی دەبێت سەرچاوەکانی لە ئەوروپاوە بێت. خۆشیەکان تەنها لە خواردندا نین، لە هەستکردن بە کەمێک ئازادیدان و ئەو لایەنە کۆمەڵایەتی لە دەستمان داوە. کاری ئێمە هەمە جۆرە وەک چۆن کۆمەڵایەتیە، وەک چۆن چێژ لە خواردن و تێکەڵاوبوون دەبینین.